نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنتن ڕۆژێکی جیاوازی بەڕێ کرد دەربڕینی خۆشی تەوابوونی پرۆسەی ڕیفراندۆم ئەمە دەبوانیش بۆ ڕۆژێک ئاهەنگ دەگێڕن کە لە مێژە چاوەڕوانی بوون. ئەڤڕووکە هەردەکی وێ ڕۆژەیە کە ڕۆژێکێ بۆ بێ من مۆمێ من خۆلێ من هەموو ڕنجش بوونە خۆرەجیەکیت گوتی ئەم چ جۆرەکێ وێ ڕۆژێ نابینین ئەو ڕۆژە کوردستان ببیتە ئازادی و دەولەت ڕێکۆخۆ هەبیتن عەداڵەتەخۆ هەبیتن سەر ڕێک و پێکێت وان بیت. ئینۆ من گوتێ پۆتن چت بێژی بوو من گوتی بارنۆکەم توش وێ ببینی فقط ئەڤڕووکە بوو خۆلێ من بوو مۆمێ من بوو بابێ من بوو کەس و خزمت من ئەوێ پشت من هێڵاین ئەو شەهیدت من داین کوردستانê هەفدە شەهید ئەڤڕووکە بوو من هەر هەکوو ئەو ڕۆژە کە ئەزێ پەیدۆمیم جۆرە کۆدیکە. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە ئەبینی لە تەلەڤیزیۆن هەرچی خەڵکی چوارپارچە ئاهەنگ دەگێڕن بێجگە لە وڵاتانی دەرەوە هەندەران وەکو ئێمەش لێرانە لە یونایتد ستیت هەفتەیە کە ئاهەنگ دەگێڕین هەستێکی زۆر خۆشە قەت هەستی وام نەبووە. بەڕاستی پیرۆزبایی بۆ خۆم و بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان لە هەموو لایەکی جیهان بەبۆنەی سەرکەوتنی هەنگاوی یەکەم لە ڕێگرتن بۆ سەربەخۆی کوردستان هەست بەڕاستی هەستێکی خۆشە بۆ هەمومان زۆر لە زۆرەوە چاوەڕوانی ئەوە بووین و ئومێدەوارین ڕێگای تریشمان بە ئاسانی بڕوات و بگەین بە ئاواتی خۆمان. ڕیزی ئەم زەماوەندا هەر کورد نییە بیانیەکانیش بەشدار بوون جا لە حکوومەتەکانیان کە دژی بەڕێوەچوونی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان بوون. هەرێمی کوردستان و ئەمریکا پەیوەندیەکی بەربڵاو و دێرینیان لەگەڵ یەکتردا هەیە پەیوەندی لەشکریان لەگەڵ یەک هەیە پێشمەرگەکان ژیانی ئەمریکایەکان دەپارێزن و لە پێناو ئەمریکادا خۆیان بەخت دەکەن پەیوەندەکان درێژەیان دەبێت و دەمێنن. لای کوردەکان وەک جەژن دەبینرا گوێبیستی وشەی پیرۆزە زوو دەبوویت. لای نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە واشنتن قۆناغێکی دەست پێ دەکات بە تایبەتی واشنتن لە دژی بەڕێوەچوونی ڕیفراندۆمەکەی هەرێم بوو. ئێمە دەمانتوانی وەک هەندێک وڵاتەکانی تریش بێ ڕەفراندۆم سەربەخۆی ئێعلان بکەین. هەندێک وڵات هەیە کە وای کردووە بەڵام ئێمە ڕێگای ڕەفراندۆممان هەڵبژار جا بتوانین هەنگاو بە هەنگاو بچینە پێش بە ئاشتیانە بچینە پێش بە تێگەیشتن لەگەڵ بەغدا و لەگەڵ دراوسەیەکان و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بچینە پێش. ئێمە ئەرمەنی ئازایانە تێکۆشاین بۆ وەدیهێنانی سربەخۆیی و هەروەهاش بەردەوام دەبین بۆ پەرەپێدانی سربەخۆییەکەمان واتایەکی تایبەتی هەیە بۆ ئێمە کە لێرە بەشدارین لەم گۆڕانکاریە بەسەرەتەوەی کووردا هاتووە کە سەرەتای ڕێگایەکی قورسە. تاکە دەوڵەت کە پشتیوانی ئەم ڕیفراندۆمەی هەرێمی کوردستانی کردبێ ئیسرائیل بوو لە ئاهەنگەکەشدا هەندێک لەو جوولەکانش دەبیندان کە وەک هاوبەشی خۆشیەک لەگەڵ کوردەکان بەشدار بوو. پێمان خۆشە هاوسێکەمان کوردستان بێت لە ئێستادا گەورەترین ڕوودا و کە لە ئیسرائیل و نێو جوولەکەی جیهاندا ڕوویدا بێت ئەم ڕووداوە سیاسیە وەک سربەخۆی خۆمان دەیبینین لە ڕۆژی سربەخۆی خۆمانەوە دووەم ڕووداوی گرنگە کە ڕوویدا بێت کوردستان ببێتە وڵات شتێکی مەزنە بۆ ئێمە. کورد لە هەرێمی کوردستان ڕیفراندۆمی کرد ئەو وڵاتانەش کە ناڕازین هێشتا لە هەڕەشەکانیان نەکەوتون ماوەتەوە ئایندەی ئەو هەرێمە لە نێو ئەو هەموو لێدوانە توندانە. ئایا خەونی نەتەوەیەک بەرەو کوێ دەگا؟ یحیی بەرزنجی دەنگی ئەمریکا واشنتن.